میوانمان دەبێت لە ڕێگەی سکایپ و ڕاستەوخۆ لە مستەوە هەڵبەتە باس لە گرنگی سەردانی سەرپەرشتیاری وەزارەتی دەرەوەی ئێران دەکەین بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان کە هەڵبەتا دوێنێ بە سەردانێک گەیشتە بەغداد و ئەمڕۆژوا بڕیارە لە هەرێمی کوردستان لە هەولێری پایتەخت و هاوکات لە سلێمانیش لەگەڵ سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان کۆبێتەوە. باس لە گرنگی ئەم سەردانە دەکەین. ئەم سەردانە چ کاریگەریەکی لەسەر بارودۆخی سیاسی و ئابووری و ئەمنی عێراق و هەرێمی کوردستان بەجێدێڵێت و دۆخی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێ لە چ ئاستێکدایە. ئەم بابەتانە و چەندین پرسی دیکە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دانا لوقمان بۆتانی کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبن. کاک دانا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتن. سەرەتای پرسیارەکان لە گرنگی سەردانەکەی سەرپەرشتیاری وەزارەتی دەرەوەی ئێرانەوە دەست پێ دەکەین بۆ عێراق و هەرێمی کوردستان. چۆن خوێندنەوە بۆ ئەم سەردانە دەکەن و گرنگی ئەم سەردانە بۆ بارودۆخە جیاوازەکانی عێراق و هەرێم چۆن دەبینن؟ زۆر سپاس. سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی خۆشەویست. سەردانەکەی وەزیری کاروباری دەرەوەی ئێران لەو کات و ساتەدا لە دوای ئەو هەموو گۆڕانکاریە دێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدا و بە تایبەتیش دواترینیان کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەرەکەی سەرۆکۆماری ئێران و هاوڵانی بوو کە هەم عێراق و هەم هەرێمی کوردستان دیبلۆماسیەتێکی بەرزی نواند لە گەیاندنی هاوخەمی گەلی عێراق و هەرێمی کوردستان بۆ وڵاتی ئێران. بۆیە ئەمە بەشێکی ئەو گۆڕانکاریانەیە کە وای کرد ئێران سیاسەتێکی نوێ پەیڕۆ بکات لە ناوچەکە. ئەمە یەکەمین سەردانیەتی بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان و وەپی زانیاریەکانی خۆم وەزیرەکەی دەرەوەی ئێران سەردانی وڵاتانی ڕۆژئاوای کردووە و لە هەفتەی ڕابردووش سەردانی وڵاتی لوبنان و سووریا کرد. ئەمانە کۆمەڵێک گۆڕانکارین کە لە ئاستی ناوچەکە و ئاستی ئیقلیمی ئێران ڕوودەدەن. بۆیە ئەوەی کە زیاتر وای لە ئێران کردووە سیاسەتێکی نوێتر پەیڕۆ بکە، سیاسەتێک پەیڕۆ بکە کە خۆی زیاتر بە دوور بگرێ لەو هێرشانەی لە ناوچەکە هەیە، بە تایبەتی پەرسەندنی هێرشەکانی حەماس و ئیسرائیل و ئەو ئابلۆقە ئاوریە کە لەسەر ئێران هەیەی. بۆیە دەستی داوەتەوە هەنگاوێکی گرنگ ئەویش بەهێزکردنەوەی پەیوەندی نێودەوڵەتیەکانە، بەهێزکردنەوەی پەیوەندی سیاسیە لەگەڵ وڵاتانی دەوروبەر. باشە کاکدانە هەڵبەتە دوێنێ لە سەردانەکەیدا بۆ بەغداد لەگەڵ ژمارەیەک لە با بڵێن بەرپرسانی باڵای حکومی عێراقدا کۆبوو و هاوکات چەند پرسێک تاوتوێ کراوە بە دیاریکراوی پرسە سیاسیەکان، پرسە ئابوووریەکان، پرسە ئەمنیەکان تاوتوێکردنی ئەم بابەتانە چ دەستکەوتێکی بۆ عێراق و هەرێمی کوردستان تێدایە؟ سەرەتا با لە دەستکەوتەکانەوە بۆ عێراق و دوایی کاریگەریەکەی لەسەر هەرێمی کوردستان باس بکەین. چ دەستکەوتێکی تێدایە؟ لای هەمومان ڕوونە عێراق و ئێران دوو دەوڵەتی کاریگەری ناوچەکەن و بۆیە ئەوەی کە لەم سەردانەی لە ڕۆژی ڕابردوو لە نێوان عێراق و ئێران ڕوویدا دەتوانێت دەستکەوتێکی زۆر بۆ ئەمن و ئەمانی ناوچەکە بەگشتی دەستە بەر بکات. چونکە ئێمە نابێ بیشارینەوە هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر حەماس ئەمە یەکێکە لەو گرفتە گەورانەی کە لە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئارادایە و خەریکە سیاسەتی دە ساڵی داهاتووی هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەم وڵاتانی ئەم ناوچەیە وەکو عێراق و ئێران و سووریا و تورکیا لە قالب دەدا. بۆیە ئەمە پێویستی بە سیاسەتێکی نوێی ئێران هەیە کە سەردانی دەوڵەتان بکە و بە تایبەتیش عێراق کە دەیەوێت لەم سەردانە دەرفەتێکی دەست بکەوێ، پشتێنێکی هاوکاری بۆ پاراستنی ئەو گرژیانی کە لەسەر حەماس هەیە، لەسەر کەرتی غەزە هەیە بیپارێزێ و ئەو سەردانەی کە لەگەڵ وڵاتانی دەوروبەر کردوێتی لە چەند هەفتەی ڕابردوو و ئەو سەردانەی دوێنێ بۆ بەرپرسانی عێراق و ئەمڕۆژ بۆ بەرپرسانی هەرێم بۆ ئەوەیە کە خاڵێکی هاوبەش مسۆگەر بکە بۆ پاراستنی کەرتی غەزە بۆ گەیاندنی هاوکاریەکان. بۆیە بە شێوەیەکی گشتی یەکێک لەو دەستکەوتە گرنگانی کە لە دیدار و کۆبنەوەکەی دوێنێ خەریکە دەستە بەردەبێ ئەوەیە کە پشتیوانیەکی گەلە کۆمەچیەکی یەکگرتوو لە نێوان وڵاتانی عەرەبی دروست ببێت بۆ ئەوەی کە ئەو گرژی و بارگرانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکەم ببێتەوە. چونکە ڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە دەبینین گرژەکانی نێوان ئیسرائیل و حەماس لە فراوانبووندایە. ئەمە کاریگەریەکی تەواوی کردوتە سەر ناوچەکە وای
کردووە کە پریشکی ناکۆچیەکان بەر وڵاتانی تری عەرەبیش بکەوێت ئەخۆ ناکرێ ئەم هێرشانە ڕۆژ لە دوای ڕۆژ بەردەوامیان هەبێت چکە بە پێی دوایین ئامار ژمارەی قوربانیانی غەزە گەشتوتە زیاتر لە 37,000 قوربانی ئەمە بەڕاستی ڕقەمێکی زۆرە بۆیە پێویستی بە سیاسەتێکی نوێتر هەیە لە ئاستی نێودەوڵەتی لە ئاستی باڵا و بۆیە ئەوەی کە لە ئێرانیش دەگوزەرێ ئێران دەیەوێت سیاسەتێکی جیاوازتر پێڕەو بکە بە تایبەتی لەلایەن وەزیری کاروباری دەرەوەی ئێران علی قاجاری کە وەزیری دەرەوەی ئێرانە ئێستا ئەو دەستی داوەتەوە دەست پێشخەریەکی نوێ لە نێوان وڵاتانی دەوروبەر چونکە دەیەوێت سیاسەتێک پێڕەو بکە کە ئەو هۆکارانەی شەڕەکەی ناوچەکە فراوانتر دەکەن شەڕی ئیسرائیل و حماس فراوانتر دەکەن ئەم هۆکارانە لاواز ببن و ئاسایشی گشتی ناوچەکەش بەرقەرار ببێ و بە تایبەتیش کە خاڵێکی تریش هەیە لەسەر ئەو دۆخە ئاورەیە کە ئێران لەسەر خودی خۆی هەیەی بۆی بەهێزکردنەوەی ئەو پەیوەندیانە هەم لەگەڵ عێراق و هەم لەگەڵ هەرێمی کوردستان بەشێکی زۆری گرژیەکانی لایەنی ئابووری لەسەر خۆی لاواز دەکات. باشە کاکدانە هەڵبەتە لە کۆبوونەوەی دوێنێ هەڵبەتە لەگەڵ تەواوی لایەنە یاخود با بڵێن سەرکردە باڵەکانی عێراقدا سەرۆکۆمار محەممەد شیع سۆدانی و هاوکات وەزیری دەرەوەی عێراق و چەند با بڵێن پەرپرسێکی باڵای دیکەی عێراق ئەو پەیامە دووپات کراوەتەوە کە لایەنی ئەمنی عێراق پارێزراو دەبێت ئەم پەیامە چ خوێندنەوەیەکی لێ دەکرێت بە تایبەتر کە پێشتر عێراق یاخود هەرێمی کوردستان لە ژێر هەڕەشەدا بوو هەندێکات لە ڕێگەی درۆنەوە یاخود با بڵێن ئەمنیەتی پارێزراو نەبوو دەکرێت بڵێ ئەم سەردانە یاخود ئەم تێگەیشتانە ئەم بابەتانی کە گفتوگۆیان لە سەرکراوە جێبەجێ دەکرێت و ئەمنیەتی هەرێمی کوردستان و عێراق پارێزراو دەبێت؟ علی باقری سیاسەتوانێکی دیاری ئێران نییە و بەشێکی زۆری ئەو دانوستانانەی کە لەگەڵ ئەمریکا ئەنجام دراوە خۆی سەرپەرشتی کردووە پێم وابێ دیدێکی ڕوونتری هەیە هەم لەو سەردانانەی دەیکا و هەم بۆ ئایندەی پەیوەندیەکانی نێوان عێراق و ئێران و هەم بۆ ئێران و هەرێمی کوردستان کە دەست پێشخەریەکی نوێی کردووە ئەمە دەست لەسەر زۆرترین ئەو کێشانەدا دەنێت کە لە نێوان هەردوولا کە تاوەکو ئێستا چارەسەر نەکراون بە تایبەتی ئەو کێشە ئەمنیانەی کە لە سنوورەکان هەیە یاخود ئۆتۆمەتانی کە لەسەر ئێران دەڵێن کە بازرگانی لە سنوورەکان دەکرێت بازرگانی ناتەندروست دەکرێت بۆیە ئەم سەردانانە من دڵنیام کاریگەری ئەرێنی زۆر باشی دەوێت و هەم بۆ لایەنی ئەمنی ناوچەکە چونکە ئێران ڕوونتر بڵێن لاپەڕەیەکی نوێی هەڵداوەتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و بە تایبەتیش لەگەڵ هەرێمی کوردستان کە دەیەوێت هەرێمی کوردستان و هەم عێراق ببێتە ئەلتەرناتیڤی ئەو کێشە و گرفتە ئابوووریانەی کە لەسەر ئێران هەیە ئەو خۆپیشاندان و ناڕەزایەتی کە لە ئێران هەیە دەوێت ئەلتەرناتیڤی ئەم کێشانە عێراق و هەرێمی کوردستان کە بارگرانی لەسەر سوک بکەن بۆیە گەر بێت و ئەو بارگرانی ئابووری کە لەسەر ئێران هەیە کاریگەری نەکاتە سەر دیوە سیاسیەکەی دیوە ئەمنیەکەی من دڵنیام لایەنە ئەمنیەکەی هەردوولا پەیوەندیەکی زۆر تونند لە نێوانیان هەیە و لە بەشێکی زۆری ئەو دیدارانەی کە لە دوێ نێشکراوە ئێرانیەکان دڵخۆشن بەوەی کە عێراق هاوبەشە هاوڕان هەم بۆ ئەوەی کە مەترسیەکان دوور بکەوێتەوە و هەمیش بۆ ئەوەی ناکۆچی لە ناوچەکە پەرەنەسەنێ. باشە کاکدانە ئەم سەردانە چۆن کاریگەری لەسەر سیاسەتی عێراق بەجێ دێڵێ بۆ پێی کە دەڵێیت کاریگەریەکی ڕوون دەبێت و بە دڵنیاییەوە کاریگەری جێدەڵێت و خۆشمانەم و ئەوە دەزانین کە ئێران لا بەشێک لە بڕیارەکان یاخود لە هەندێک بارودۆخی عێراقدا دەکرێت بڵێ دەستێوەردانی کردو یاخود دوور یا نزیک کاریگەری ئێرانی لەسەر بووە. ئەم سەردانە چۆن لە دیوە سیاسەکەی خوێندنەوەی بۆ دەکەن؟ کاریگەری سیاسی بە دیاریکراوی چۆن جێدەهێڵێت؟ کاکدانە پرسیارەکە دووبارە دەکەمەوە بە بەڕێستان لە قسەکان تا دیار بوو کە بە دڵنیاییەوە ئەم سەردانە کاریگەری سیاسیش بەجێدەڵێت هەر بۆ پێی کە لە ئەزمموی پەیوەندیەکانی نێوان عێراق و ئێرانە بەدی دەکرێت کە ئێران لە هەندێک بارودۆخی سیاسی عێراقدا دوور یا نزیک هەژمونی سیاسی خۆی بەجێ هێشتووە و ئەم سەردانە چۆن کاریگەریەکە بەجێ دەهێڵێت؟
کاکدانا گوێبیستی دەنگی منی ئەگەر پرسیارەکەم بۆ بەڕێستان دووبارە بکەمەوە لە ئێستادا گوێبیستی بە چاوان کاکدانا باز لەوە دەکەم کە ئێران با بڵین بە جۆرێک لە جۆرەکان دوور یا نزیک لە هەندێک بارودۆخی سیاسی عێراقدا هەژمونی سیاسی خۆی لە عێراقدا هەبووە یان لە هەندێک بڕیاردا کاریگەری بەسەر عێراقەوە بووە ئەمە ژای کردووە کە شەقامی عێراقی دابش بکار بە دوو ئاراستەیە بەشێک با بڵین پشگیری ئەو دەستێوەردانە بکەن و بە دڵسۆزی عێراقی ناو بنێن بەشێکی دیکە بە پێچەوانەوە ئەم سەردانە چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت وە چۆن بەڕوونی هەژمونی سیاسی لە عێراقدا بەجێ دەهێڵێت ئەو ناخۆشیانەی کە پێشووتر لەگەڵ عێراق هەبووە یاخود خۆت ئاماژت پێدا بەشێک لەو ململانیانی کە هەبووە دەستی ئێرانی تێدا هەبووە ئەمانە پەیوەندی بە تێکڕای ئەو ناخۆچیانە هەیە کە لەگەڵ وڵاتانی دەرەوە شروع دەدەن هەر تەنها لە نێوان ئێران و عێراق نین کە بڵین ئێران بربەست بوونە بەڵکو سەرپای وڵاتانی ناوچەکە و دۆخی ئەقلیمی کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئێرانیش هێرش بکاتە سەر عێراق یاخود لە بەرامبەر ئەوە تورکیا هێرش بێنێتە سەر عێراق و هەرێمی کوردستان ئەمانە من بۆ دۆخی نێودەوڵەتی و بۆ دۆخی ناوچەکە دەیگەڕێمەوە بەڵام دەکرێت ئەوەش بڵین ئەمڕۆ قۆناغەکە نوێترە دەتوانین بڵین پەیوەندە نێودەوڵەتیەکان و سیاسەتی دەرەچی دەتوانێت جێگای ئەوە بگرێتەوە کە ئەو هەڵانەی لە ڕابردوو ڕوویانداوە ئەمڕۆ دووبارە نەبێتەوە و پێویستە کەڵک لەو دەرفەتەیە وەربگیری ڕاستە ئێران ئێستا لە دۆخێکدایە کە لایەنە ئاگوریەکەی سەختە لایەنە ئەمنیەکەی جێگومانەوە ئەو پەیوەندێک کە لەگەڵ وڵاتانی دەرەوە هەیەی پەیوەندیەکی خەریکە لاواز دەبێت بۆیە ئەگەر بێت و عێراق سوود لەو کەڵکەیە وەربگرێ هەرێمی کوردستان سوودی لێ وەربگرێ دەتوانێت پەیوەندیەکانیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەرەو پێشەوە ببن و هەر گیر و گرفتێک لە ڕابردوویدا و دووبارە نەبێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ دانا لوقمان بۆتانی چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بوو.